جواب نایەتەوە نازانم ئێستا ئەو لەکوێ بۆ جواب نایەتەوە ئەرە تۆ نازانی لەکوێ بێژەن ناوەڵا نازانم خۆ جوابی منیش نایەتەوە جواب نایەتەوە ئەی بێ خەریکی چی بێ چییە کات نازانم هەر ئاگام لێی نییە ئەزانی کوڕەکە بەتەمای چییە؟ بەتەمای چی دیاکە زای پێم ناڵێت تو فێڵە بە قوربان ئاگاو لە کوڕەکە و بێشتێکی زۆر زۆر خراپی لە ژێر سەرایە چی کردووە چی ئادی پێم بڵێ بزانم چییە نازانم بڕۆ لە کوڕەکە و بپرسە ئۆف ئۆف سەد ڕەحمەت لە باوکەم نازانم چۆن ئەم کوڕی پەروەردە کردووە حدێ نەبێ بۆ چێتی کوڕ دەقەی چێکە با سعدی بۆی بکە بۆ بۆی نەکە باوکی نێ با لە جێی باوکی دیوە شتێکی بۆ بکە ئەی وعدی پێ نەیە خۆی وعدی پێیە ئەیبی نییە پەروەردەی دایک هیچ ئەیبی نییە کوڕەکەم ئەیبی چییە سعدی خۆی وعدی پێیە وتی کادیلاکێ بۆیێنم ئەیبی نییە ناو دایکە سعدی پێی ڕابوارد ئەو تۆ بەجدیتە هەر حەیاچوونە بۆ من دانیشە زاوا کادیلاکی بۆ بێنێ بۆی بکڕێ ئێستاش ئابا قەرزێکی هێناوەتە سەری 500 دلاری هێناوەتە سەری زاوا بۆی باتەوە قەرز حەیا شەرەفی منتان بردووە ئێوە ئەیە ڕۆ ڕابواردنی چی بۆچی پێ ڕابواردووە ئەی خۆ بەجددیشی نەبوو ئەی ئێستا مە چی بکەم من کەفی خۆتانە جوابی من نایەتەوە ئەی تۆ دە تۆ بۆی بکە دایکە گیان پێت دەڵم جوابم نایاتەوە ئەی چی بکەین ئەی چۆن پێی بڵین چی ئەوکەی من دایکە گیان چی لێ بکەم نازانم وەڵی نازانم چۆن تەلەفۆنی بۆ بکەم نە جوابی تەلەفۆنیاتەوە نە هیچ شتێ چی بکەم ئەی سعدی وڵی دایکە لە ڕوونانە سعدی بڵێ ئێستا بۆ یەکە یان نا بۆ یەکەم بۆ یەکەم لێرە سزت دەکەم بەخۆم دەزانم چ لێ دەکەم ڕەشید ئەم شێت کرد نێڵی شێتە ئەوە دەوێنی ئیفلات بەڵام بکات زانین خوشکە بێت بەڵێ ئەلو سەعولیان چۆنی چۆنی چی و حاڵی چی سعدی قڕی لۆ گیرایتەوە بۆچی چی بووە بزنە قوتەی کاکت دەزانی 500 دلاری لێ بەردایمەوە ئەی من چی بکەم سعدیگیان خۆ وعدە پێ ئێستا کەتنی کردووە من چی بکەم چی پێ بڵێم وعدی چی و حالی چی سێ من پێم ڕادەوات ئەوە ئی هێندی بستە ناو کادیلاچی ئەو بستە ناو کادیلاچی نییە دەرێ مەدالیە هەر بزر دەبیتن ئەی من چەند جارم پێوتی شتی پێ مەڵەیە کە پێشەوت ئەبێ بۆی جێبەجێ بکەیت خۆ نایناسی چۆنا باشە دیمە ئێستا پێم بری لۆسە تەلەفۆن لۆمر کردیە گوێ بگرە سعدیگیان ئەمەی مۆزوعەکە لەگەڵا باس بکەم فەرمو ئەو جێم لێتە فەرمو ئاخر دە ئاوا نابێتە تۆ وەرەوە ماڵەوە بیتی شتەکەم ئالێ دەلۆم باسکە سەلامت بی ئێتە سعدی ئەڵەم وەرەوە ماڵەوانەیە یعنی مۆزوعەکی هەندە مهمە بە تەلەفۆن نابی باس بکرێت سعدی ئەڵەم بە تەلەفۆن ناکرێ وەرەوە ماڵەوانەیە وەچێت و قسەی دەکەی نییە بەردی نەرم دەکەی باشە باش دەی چاوەڕێتم باشەوە ئێستا دێمەوە خواحافیز ئەوە من ئێستا دەڕۆم منش دێم ڕەشید کۆریتە سەگەکەتان ماوە ئارە وەڵا بێژەنی دەخەبە ناو کۆریتە سەگەکەی نییە مانگانە 75 زاریشتە دەبینێ خواردنی لۆ فڕێدە هینە وەڵا کەس ناتوانێت کاتە ناکولانە سەگ وەرە دانیشە دەرچکرا دەرشە خۆت دەنێن بۆ کولانە سەگی هەر ئەخەمە ناوی تۆ قسە مەکە لیمۆیە ئەلو ئەلو کاکە گیان چۆنی چۆنی لیمۆ گیان باشی باشی لەکوێ وەڵا لای دوکانی کاک سعدیم هەر زۆر زۆر باشە اینجا کاکە گیان ئیشم بە هەر دوکتانە وەرنەوە بۆ ماڵەوە خۆی چی خراپ نەبووە تۆ وەرنەوە ئیشێکی زۆر گرنگم پێتانە ێ بە تەلەفۆن باسیکە کاکە گیان بە تەلەفۆن و شتانە باز ناکرێ دە تۆ وەرەوە ماڵەوانێ لەگەڵ سعدیە خۆ دەگەومەگە نییە لیمۆ ناخەمە نەبێ من کوا شتانم هەیە دا باشە بەسەرگە کاک سعدی دێمەوە دەی خوا حافیز کاکە گیان ئەی ئافەری بەدڵم بوو بەدڵم بوو دڵێ ئیسراحەتی کرد نەکرد کاک سعدی با گلعانتکە پێکردنی پێیدی حەوە دەزانی هیچ نەبووە 500 دلار لەبەر بەردایت ئێستا بەگەت بکەوم باشە هەمان مەوزە لیمۆ باسی چی کرد نازانم دیارە زۆر زەڕوورە وای دەدا لیمۆ نەدەبوو ئەگەر نا بۆ خوددایە نییە لەو کولانە سەگەم دەکرد هەر ناکە دەرەوە لەو کولانە سەگە ڕەشید دەتوش ئاگەر لە دوکانێ بی نانە نابێ ئێستا فڕۆ وەرە بە پێش کۆ دوان دانیشە یەڵە هاي لەم زاوە کوڕەخە زورە سعدی ورا بە 500 تر لێ نەبن